حاجی پەریەوەی جەنابە دەیڵێ ئێستا و بینێرە بە ڕێزانش کامان بینن ئەکیید زۆربیان لە من و تۆ زیاتر شارەزاییان لە دین و لە مانگی ڕەمەزان و لە عیلاج و لە نەخۆشیە هەیە وەکو جەنابە دەڵێ ئێمە خوای گەورە ئەمرمان پێکە و بێ ئەمری خوامان پێ ناکرێت ڕەمەزانیش یەکێکە لە ئەرکانەکانی ئیسلام هەتایری کێشەمان نییە بەسە بەڵام ئایا دەکرێت تۆ فەرمانێکی خوا جێبەجێ بکەی بەس فەرمانەکەی تری جێبەجێ نەکەی هەموو فەرمانەکانی خوا ئەبێ بە یەکەوە جێبەجێ بکەین چکە نابێ بە کەیفی خۆمان لێ هەڵبژێرین تۆ لەلایەک گەڵەی خوای گەورە فەرمانی پێ کردوین بە ڕۆژوو بین ڕاستە ئەی هەر خوای گەورەش فەرمانی پێ نەکردوین ئەگەر نەخۆشبی بە ڕۆژوومە بە یا سەفەر بکەی ئەی بوو ئەمەیان بە قسە ناکەی ئەوە یعنی کە تۆ لێرە ئێستا خوشکە بە ڕێزەکەم قسەیەکەکەی بۆ ڕۆژوەکەتە بەڵام لە هەمان کاتیشا هەر ئاەتی قورعانی پیرۆسەیە من لە دوایە دەسەر داوای جەنابێت کە ناوی دوو مامۆستا هێنا لەگەڵیشیشیانە قسە ئەکەین ئەو زیاتر بۆمان ڕوون کاتەوە ئێمە لەو بوارەیە شارەزاییمانی و لەوانەیە شتێکیش بزانین جەنابێت قەنەعەت بێمە نەکەی چکە مامۆستای ئاینی و پسپۆڕنی لەو بوارەیە هەر ئاەتی قورعانە ئەڵێ ئەگەر نەخۆش بووی بە ڕۆژوو مەبە ئێ باشە خوشکەکەم تۆ نەخۆشی و هەیەیانیتە ئەوە دوو نەخۆشی بە سەریحی دیارە شەکرە و زەخت ئەجا گورچیلەیەک شن نییە لاوازە گورچیلەیەکی ترە چوار وەکو جەنابە وتە چوار جار تۆ ئەبێ بەیانیان و نیوەڕوان و عەسر و ئێوادان حەب خۆی ئەبێ ئاو زۆر بخۆیتەوە باشە خوشکەکەم بەس پێم بڵێ چۆن تۆ بە ڕۆژووبی لە پێنجی بەیانیەوەیە لە چوارەوەیە هەتا وەکو حەوت و هەشتی ئێوارە تەمەەن ماوەیەکی تر خۆ دەزانی ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزان خەریکە با بڵین ڕۆژ بە ڕۆژ درێژترە بێ لە چاو مانگی پێشێستەیە ئەکیید کاتی زیاتریەوێ ینی لەوانەیە دێکجا سعات 6 و نیو لەوانەیە بانگ بات ئێ چۆن نەتوانی 12 سعات خوشکەکەم تۆ بێ ئاوبی ئەی ئەمە بێ ئەمری خوان نییە ئەی ئەم نەخۆشیە پێویستی بە عیلاج نییە ئەی خوای گەورە خۆ شت لێ ئێمە قورس ناکە خوشکەکەم من لەگەڵ مامۆستاکەش قساکەم بۆی زیاتر قەناعەت لا دروست بێ ئەمەش بێ ئەمری خوایە سا تۆ بە ڕۆژووبی ئەی تۆ لایەکەڵێ من بێ ئەمری خوا ناکەم ئەمەش بێ ئەمری خوایە کە تۆ ئێستا بە ڕۆژووبی